لە ساڵی تازەوە دابەشکردنی موچە بە شێوەی کاش نامێنێت و ئەو خانشینانەی فۆرمی هەژماری منیان پڕ نەکردوتەوە موچەی مانگی نوێیان ڕادەگیرێت. کەمێک لەمەوبەر وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاداریەکی لەبارەی دابەشکردنی موچەوە بڵاو کردەوە. لە ئاگاداریەکەدا دەڵێت ئەو خانەنشینانەی کە فۆرمی هەژماری منیان تا ئێستا پڕ نەکردوتەوە موچەی مانگی نوێیان ڕادەگیرێت. لە خاڵێک تریشا دەڵێت تا ئێستا لە 90 فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان فۆرمی هەژماری منیان پڕ کردوتەوە و کێشەیان نییە. بۆیە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی فیدراڵ بڕیارێکی داوە کە تا ساڵی تازە و ساڵی نوێ ئەوانەی کە فۆرمی هەژماری منیان نەبێ و کارتی بانکیان نەبێت موچەکەیان پێنادرێت. وەک دەزانین ئەمڕۆ وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم 120 میلیارد دینارەکەی لە داهاتی نانەوتی خستە سەر هەژماری وەزارەتی دارایی و ئابووری فیدراڵ. بەم پێبێت هەفتەی داهاتوو موچەی مانگی نۆ دابەش دەکرێت. بۆیە ئەوانەی کە فۆرمەکەیان پڕ نەکردوتەوە ئی هەژماری من فریای خۆتان کەون و پڕیکەنەوە. وردەکاری ئەم هەواڵە لە ماڵپەڕی 964 دایە خوێنەری بن.